بتوانە قسە لەسەر ئێسکەنەرماکەین زۆر ئێسکەنەرمەمان بیستووە چییە بەڵام گرنگە کە بزانین هۆکاری دروستبوونی ئێسکەنەرما خۆی لە چیا بینێتەوە زۆر کات لێرە و لەوەی گوێبیستیەوە بین کەمی ڤیتامینەکان ڕەنگە یەکێک بێت لە هۆکارەکانی توشبوونی مرۆڤەکان بە ئێسکەنەرما لە تەمەنی مناڵی و ئاخۆ ئێسکەنەرمە دروستە بە یاخودنا هۆکارە باوەکان چین نیشانەکان لە سەرەتایە چۆنن بە چ شێوازێکن و هەروەها بە چڕ و پڕیژ لەسەر چارەسەرەکان بە گشتی گفتوگۆکەین بە میوانداری اینجا ئەمڕۆ یەکێک لە پزیشکە زۆر بەڕێزەکان لامان ئامادەیە ئەوی زۆر بەڕێز دکتۆر وەرزێر فەتاحە کە بەڕێزیان ڕاوێژکاری نەشتەرگەری ئێسک و جومگە و بڕبڕای پشتن لە ستۆدیۆ ئامادەیە وەڵامی سەرجەم پرسیارەکان لە دکتۆر وەرزێر وەرەگرین. بخير بي باني ترجان زور بخير بي بخير بي سرچاو زۆر بەخێر بی زور بخير بي چاو دڵ ماڕۆن دکتۆر جان خێراتی فرمو بژیت سپاس دکتۆر وەرزێر بخير بی دووبارە بژیت تەندروستی باشە شکر بەخێر هەروە بانگەشتی بتبینین ئێسکەنەرمە و ئەڵەن دابەشبوونی هاوسەنگی ئێسک شتێکی وا حیوانیە ماناکەی تری چییە ئێسکەنەرمە هەر بە ئێسکەنەرمە لای خۆماڵەوەڵا ئێسکەکەی لە کوردەواری هەر بە ئێسکەنەرمە بەس ئێمە طبعاً بە دکتۆری ناوی خۆی هەیە و ئەگەر بین دەست پێ بکەین باڵە سەر مۆزۆی ئێسکەنەرمە لە عمری جیاوازایە ئەوە زۆر مهمە گرنگەکە خەڵک بزانێ لە مناڵا بێ و لە گەورەشا بێت شتێکی کە هەیە ئەوە باسیەکەم ئەوە خەڵک بەغڵەتە ئەڕوا و ئەزانێ ئەوەش ئایدی ئێسکەنەرمەیە بەرەو سێ شێوازمان هەیە لە مەشاکلی ئسقانە یەکێکیان کە ئێسکەنەرمەیە کەوتمان مناڵ و گەورە تووشە بێ باشە شتێکیان ئەوە لە عمری گەورە و بەجارش لە گەنجا پێ نەخۆشیێکی کێ ئەوش باسەکەین هەتا ڕوون بێتەوە و تێبگەن باشە ئێسکەنەرمە چەند خراپە باشێکی لەوایە کە ئاڕازی ینی نەخۆش چۆنە چێ بۆ لای دکتۆر ئازاریە بێ ناڕەحەتیەکی بێتر وای لێکا بچێ بۆ لای دکتۆر ئەمیکیان کە وتمان لە دوای باسیەکەین ئەمە سایلنتە بێدەنگە یعنی وەختێ چۆنەڵی ئەکومار پێێتەوە لە پڕێکاکەوێت و ئەشکێت ئەوش شەڵا ئەوش باسەکەین بێنە سەر ئێسکەنەرمە ئەگەر پرسیار خۆم باسیکەم یانی ئەو پرسیارتانی چۆن پێمان بڵێ بزانین ئێسکەنەرمە چییە دکتۆر بەگشتی ئێسکەنەرمە هەکو بە کەلیمەی کە ئەڵێ ئێسکەنەرمە عینەن مەعنا ئەگرێتەوە سقانەکە نەرمە بێ زائیفە بێ شکلی ئەنجا بۆی ئەڵێن لە مناڵ و گەورە فەرقەکەی چییە لە مناڵە چکە کاتی گەشتبوونیانە ئەبینی باڵیان تێگەچێت بەرز نابێ باڵیان یان کورتە بن یان قاچیان خوارە بێت دیوتانە قاچی ئاوە قەوسی زۆر ناشینە ئازارێکی ناڕەحەتیانە بێ لە خاصن لە لاقیانە لە حەوزیانە لە پشتیانە ماسوولکەکان زائیفە بن دانیان زوو دروست نابێت سەریان کەلەی سەریان دکتۆرەکە بڵێ ناتەواویە لە دروستبوونی ئێسک ئەجۆکو پێناسەیەک بڵی ئێسکەنەرمە بریتە لە ناتەواوی لە دروستبوونی ئێسکا ئەی ئەویان جێترا بۆیە کەوتم ئەویکیان ئەویکیان لە ماسەکەیەتی لە ناو ئسقانەکەیە لە دروستبوونەکەی ئێمە بەشەر شتێکمان هەیە تۆ بینی لە بەیانیەوە هەڵەسی حتاشە و لە دوای ئەخەویت ئەم سرکەڵی کە ئیبینیت لە حیاتە تۆ کە هاتوچۆکەیت و بەیان شتە سووتێنیت حەرقەکەی خەلایەکان ئەشکێنیتەوە بۆیە کاڵێن خەوت زوو بێت باشترە حتا چکە لە دوای دوانزەی شەوەتر بەشەر خۆی دروستەکاتەوە ئەوەی کە باسان کرد دروستبوونەوەی ناو ئسقانەکەیە ئێسکەنەرمە خەلەل لە موادەکان چیە ڤیتامین دی3 و کالیسیۆم و فۆسفۆرەسە ئەمانە ناو ئسقانەکە تۆڵەکاتەوە ئەمانە کەمە بێتەوە وای لێکا کە نەرم بێتەوە کە زەعیف بێ باشە دکتۆر ئەشێ منداڵ هەر لەگەڵ لە دایکبوونیان تووشێ من ئێسکەنەرمە هەیە ئەمفەنتا هەیە ئەوش هۆکەی مەسەن لەوانەیە لە ئینی دایکەوە لە جیناتیان هەیە جەنەتیکە یعنی ئێسکەنەرمەی مناڵ جەنەتیکە بەعجە ینی جیناتیان تاوانیە یان مشاکلی ئەمەش ئەوەیە بۆیە کەوتمان لە گەورە و فەرقی لەگەڵ مناڵە فەرقێکی وایە نییە بەس بەعجێ شت جیاوازە شکۆستا تۆ مناڵە بینی حەزەکە ڕاکەوە چێتە دەرەوە هەتا شتێکی ئەساسیە بۆ ئێسکەنەرمە کە نەیەڵێت چکە ئێڵێت ڤیتامین دوای پێشمان بڵێ هەتا لە چۆمان بە ینی بۆ منە لە وڵاتانە بینی هەمووی لە ڕۆخی ڕووبارێکە خۆی ڕوت کردوێتەوە و خۆرلی ئەیە خۆی هەموو لەشەکەیە هەموو لەشەکە تۆ مۆزوعەکە لە پێستەکایەوە کە ئەمتساسەکە و تەحفیزی ڤیتامین دی و ڤیتامین دیەکە خۆی لە خۆیان هەر بە تەنها ئەو نییە ڤیتامین دی خۆی
واكاد ككالسيوم وفوسفورسكش امتصاص يعني هم جينكي باش تربيه ان جا هر اما خوش شتيكي معقده يعني مثلا ريخوله وشت هلا مجري او هيك الاسباب كاني قرشي لو جگر او ناكاد او لبروسيسكا خللكن كاستفاده لفيتامين دي وكالسيوم كافكي لبروي مثلا نخشي قرشي ليه نخشي جگري بس ريخوله نا ايبكي وي ناله او شتبشته ولا شت فيتامين هتا وكش تحفيزي يعني كا فيتامين دي كبقوة كاتور للشغل باش دكتور او من علاني كشيء اسكنر معنى ياخذ قرفتي اسكنر معنى اشد بلنقشة كردن لمن علاني خاوتل تشاو من على كاكيج كشيء كي اسكينه ببتاي بتر لكاتي بيقرتنا ما بس ما بون من او من علاني كاسكنر معنى درنك تربيه بقرن بو لكن او جوازيه يعني من الك درنك بيقريه چەند هۆیەکی هەیە بعضێکی خۆی درەنگ پێگرێ ئەوە کە زۆر کەمن بعضێکی خەلەل هەیە لە حەوزی سمتی دەرچووە تەواو نییە یان ماسوولکەکانی تەواو نییە ئەگنا ئێسکە نەرمە وا ناکە کە درەنگ پێ بگرێ بەس ئێسکە نەرمە گەشەکەی تێگەیە یعنی ئەیبینی کورتەباڵان فقراتەکانیان اونجا مشوه هەبێ یعنی شکڵی ناشینە بێ ئەو قاچە خوار و خوزگار لاقەکە بێ بەجار لە ڕانەکەشە لە حەوزەکان جا بعضێکی زۆر قورسرە ئەوەنی لە جیناتە لە جەنەتیکا ئەمانە ئازاریان هەیە دکتۆریان بەز وەکو نیشانە توانین سەیریان نانا ئەوەی باشە پێتم ئازارەکە وای لیەکە ئەگەر ئازار نەبێن ئازارێکی زۆریان نەبێت لە لاق و لە حەوز و لە پشتیانە ماسوولکەیان هەم ئازار و هەم بێهێزە بێت لەبەرەوە وای لیەکات تر ئەگری مناڵەکە طبعا خۆی مشکلەی مناڵ چۆن نازانێت چۆن دەری بڕێ یان چۆن باسی کە بۆ دایک و باوکەکە لەبەرەوە بێ دایک و باوکەکە زیرەک بن لێرە عینەکە بەس کە مناڵ گەشتە عمری سەر و شەش گەورە بێ خۆی قساکە خۆی قاچمەیەشە هینەکات دکتۆر وەرزێر بەگشتی بابەتێک پێن وڵات نزیکی 90 جۆر ئێسکەنەرمە هەیە یعنی مەبەی حاڵەتەکانیان نیشانەکانیان ڕیانەوەی کە باست کرد هەندێشتیان لەکەوە نزیکە هەر بەگشتی ئێسکەنەرمە چارەسەری هەیە ئەوەی باشە کە ئەم نەخۆشیانە چارەسەری چارەسەری هەیە چۆن ئەگەر زوو فریای کەوی حتا نایڵێ ئەو خوار و خێچێش ببێت لە ئەسڵانەکە لە مناڵە ئەخرێمە سا لێرە باسی مناڵمان کرد گەورەشمان ئێستا باسی هۆکارەکانیشمان زۆر نەکرد هۆکارەکان خۆی بەعام لێکەچن لە مناڵ و لە گەورە نەقسی ڤیتامین دیە کالیسیۆمە فۆسفۆرسیان جەنێتیکە کەوتمان سەبەبی کە کەوتمان نەخۆشی ئێستا مەسەن لە گەورە زیاترە هەیە کرۆنز دیزیزی پێیان ڕێخۆڵەکانی تەواو نابێ هەیە ئەکوتمان گورچیلەی نەخۆشیە یان بەعزێ دەرمان هەیە نایڵە ڤیتامین دی مەسەن ئەوانەی سەرع ینی گەشکیان هەیە ئەو دەرمانە تەئسیرەکە بۆیە ئەوی کە فەرقی دەرمانێکە هەیە بەس بۆ ئەمەنە مەسەن ساکە ئەڵێ خولی ماڵانە کە ئەوەستێت لە ئافرەتا بەس ئەوە لە نەخۆشیێکی کایە لەمانە یعنی لە گەورە مشکلەیەکی کەمانەیە باسمان نەکرد ئێستا بدایت باسی مناڵم کردتم ڕائەکە و پاسکیلەکە و مناڵ باشە ینی بۆ ئەوانە ئەچێتە دەرەوە هەتاولیە بازێ گەورەیە خۆی ناخاتە بەرەتا وڵا پێستی ناشین نەبێ ینی ئەو خۆتە دیتانە ینی زۆر ئەم مشکل یان خۆی تەمەڵە هەر لە ماڵەوە دانیشتۆ ناچێتە بەرەتا ئەو یەکێک نۆعی خواردن تۆ ساجیلێکی کەوتمان خواردن خواردن شیرەمەنی یەکێکە لە ئەساسیەکانە مەسەن هێلکە زەردێنەی هێلکەوە هەیە نانی بانی ناخوا ڕاستە ئەمانە نەوەی خواردنەکەش تەئسیری هەیە نەخۆشیەکان کەوتمان ئەتر ئەمانە لە گەورە زیاتر مەشاکلیان باشە دکتۆر ئێوە چۆن وەکو پزیشکان دڵنیا بنەوە کە کەسێک گێت بۆ لای ئێوە کە دڵنیا بنەوە لەوەی کەم کەسە ئێسکەنەرمەیەتی و ئەشێت بۆ نمونە ئێسکەنەرما لە هەندێک تەمەنی شا زیاتر بێت وەک لە تەمەنی گەنجی و یاخود تەمەنی پیرە چۆناییە ئەمە ئەوەی وشمان باسیکەین لە تەمەنە ئەوی کە پێڵێن بەس بە ناوکانش بۆ خەڵک تۆزێ زانیسا گوگڵەوە گەڕێن بە دوایە بەسەن لە مناڵە پێڵێن ڕکتس لە گەورە پێڵێن ئۆستۆمەلێشیا ئەوەی کە وتمان سایلنتە و بێدەنگە بەس بە خراپی خۆی دەرەخا ئەوە ئۆستیۆپۆرۆسیس ئەوە لە تەمەنی گەورە ئەبێ زیاتر یان توانین بڵێن لە 80 ساڵەوەی لە گەورە بێ سەر و 50 و 60 و 70 ساڵە ئەمیکان لە ئەدەڵتە تر لە 30 حتا 40 و 50 ئەمانە زیاتر مناڵش ئەتر
لە بوونەوە لە ئینفەنتەوە بێ لە دایک حتا ئەگاتە 12 ساڵ 15 ساڵ. باش ئێوە چۆن دڵنیابنەوە کە کام جۆرێ بەڵام چۆن پشکنینی بۆ کرێ بۆ مناڵکە بزانی ئەتر ئەمانە طبعاً بە فحصێک خۆی یەکەم شت فحصەکەی سەریری پێڵن کلینیکەڵ ئەگزامینیشن کە تۆ فحصیەکەیت هستریەکەی لێ وەرەگری لێ پرسی چییە و چی نییە و ئەنجا ئەچیتە بۆ چوونەکەت زیاتر وازەح بێ ئەکەویتە فحسەکان سافحسی خوێن ئەشعە ئەمانە هەمووی ڕگاتی هەیە یەکسەرەی دۆزیت باش هەندێک کەسێ جیاواز ینی ئاسانە دۆزینەوەی نەخۆشیەکە قرس نییە تا بەعزێ نەخۆشی ئەبێ ئەو ئەنواع ئەشکال فحوساتی بۆ بکە اینجا باشە دکتۆر هەر لەگەڵ ببوورە ئاری هەر لەگەڵ دەرکەوتنی نیشانەکانە یەکسەر ئەمە دەرەکەی ئەو قەوسێ لە قاچایە چونکە ئیتر ئەمە خۆی لە دوای پێگرتن دەست پێکە ئەگەر زوو تووشی بۆ بێت کە هەڵەسێ پێ ئەگرێت چونکە ئەسقانەکە نەرمە خوارە بێت ئەوەیە بازێک ئەتر خۆی لە کاتی گەشتبوونەکاو مەسەن هەیە لە دوای 3 ساڵ تووشە بێت دوای 4 ساڵ هەیە لە 2 ساڵە حەسەبی عمرەکەیە بەس ئەوەی زووتر بێت فریایەکە اینکە خوار نەبێتەوە چکە بە عیلاجەکە سایە بۆ لام ئەڵێ ئەم قسەیە دایکەکە باوکەکە دکتۆر یەکسەر هێنێتە ژوورەوە دایەکە نێت لە سێری قاچی کە دکتۆر چۆن خوار بووە تەوان وا ترساوە وازان یەکسەر عملیاتە یانە تر سەقەت ئەوە نیە بە کوردواری خۆمان سەقەتە بێت سەقەت بۆ سەقەتە بێت بە دەرمان اینجا من یەک شتیان پێڵم لەم سەبر و تەحملتان بێ بە پەلە ناکرێ عادەتەن ئەگەر عملیاتیشکەین و ڕاستکردنەوەی ئسقام بکەین لە 2-4-6 ساڵ ئەنجا دەست ئەگەر دەست پێ بکەین ئەتە بە مناڵێزێکی زوو پێویست ناکا بە عملیات اونجا قەلەق و یعنی ئەو ترسی لە دڵی دایک باوکەکە وازان وا ئەمێنێتەوە بە خراپی گەشاکە پێڵم دەرمانەکە ئێمێ 3 مانگ جارێ ئیبینمەوە عیلاجەکە ئێمێت ئەتر خۆی ئەوەجار ئەڵم سەبر و تەحملەکە چییە لەوانەیە بە 3 مانگ لەوانەیە بە ساڵ و نیوە لە بیدایەتە تێگەێنم کە بزانێ لە دوای بێزار نەبێ بڵێ دکتۆرە منەوە 3 مانگەم ئەو 6 مانگەیە هەر بە دەرمان ئەتر 3 مانگکە چێتر تۆزە دەرەکەوێ ڕاستە بێت ئەنجایەک یەن ئەوە دڵیان پێ خۆشحاڵێت دکتۆر وڵا ڕاست بووە عملیات لابرێ خۆ من جەراحم من ئیشم نەش دەرگەریە بەس عملیات کاتی خۆی هەیە دکتۆر گەنجە ماڕوا بێت تەحمولیشین جاروای قەباخی شروپەکە یەکەم قەباقی خواردوڵە چاک نەبووی چەستی پێ نەکردەوە گۆڕانکە دەرمانە بێت پێشەکی وایان پێڵێم تەحملتان بێت چاکە بێتەوە مناڵەکەتان و مەترسن طبعا شت نییە بڵێ لە ساسە بەس لە سانەوە عملیاتی باش دڵیان مرتاح بێت چارەسەری سروشتی و ئەم بابەتانە ناکرێ بۆ ئێسکەنەرمە دکتۆر آخر ئەکوتمان عملیات نا بە دەرمان و ئەمانە و خواردنیشە بێ فێریان کەین خواردن ئەبێ بچنە بەرەتاو ڕیا ینی ئەمانە زۆر زەڕوە ئاشتێکی کەمان لەبین نەچێت ئێمە باسی ئازاروشتمان کرد شکانن لە مناڵە قابلیەتی شکانیان زیاتر بێ پێڵەن گرینستک ئەکو لە قیسەوس تۆ سەددار بێنە بیشکەنە جیابێتەوە شکێت لە قیسەوس کەوایرێکی ئەنوشتێتەوە ئەوە ئەقرنجیە بەس ناشکێت بەسەر شکانی پێڵەن لە گەورانە ئەشکێت ئەوانش قابلیەتی شکانیان زیاد باشە قەڵەوی و لاوازی هیچ پەیوەندیەکی هەیە بە ئێسکەنەر قەڵەویەکە خۆی قورسەوە لای جەماعەتی لە گەورەیە باتنیە قەڵەوی لە کتێبان بۆ بە نەخۆشی هەر خۆی لە خۆیان نەخۆشیە بەس قەڵەوی لای ئێمە کاریگەریەکی نییە ئللا ئەگەر مەشاکلی هۆرمۆنات و شتی هەبێت تێکیات بەس کاریگەریەکەی لە وایە کە بڵێن قورسایەکە خاتە سەر جونگەکان و ئسقان و فەقەرات ڕێسکی ڕەنگە ئەو پتەوە نەبێ وانێ دکتۆر چۆن ئێمە کە باسی ئێسکەکەین ئێسکی کەسێک کە ئێسکەنەرمەیەتی لەگەڵ کەسێکی تەبیعیە وەکو یەک نییە ئەو کێشە زۆرە کار بکاتە سەر زۆر کارشەکە یعنی هەم بۆ خواریش حتا لە گەورە یعنی زووتر سۆفانوینیان توشێ فەقەراتیان زووتر ئەشکێت باش جیاوازی فەقەراتمان ئێمە ومان لەبینە چێشکانی فەقەراتشە بێت جیاوازی هەیە لە بینی ئێسکەنەرمە و پوکانەوەی ئێسکا ئەوە بوو کە بە ئەم جۆرەش باسکەین ئێمە خۆتوەر ڕوونکردنەوە زۆر باشە بۆ خەڵک ئەوەی کە وتمان ئۆستیۆپۆرۆسیزی پێڵن ئەمە بۆن ماسی پێڵن یعنی ئسقانەکە خۆی تێگەچێت خۆی خواتەوە ئەوەی کە باسمان کرد بەشەر ناخۆی خواتەوە خۆی خواتەوە خۆت زین لە سەرەتان شتا واسەکرێت بەس خۆی خواتەوە خەلایەکان ئەشکێت دروستەکرێتەوە ئاوا باسیکەین تۆ بەیانی ئەشکێنیت و بەکارێنیت لە دوای شەو دروستیە کاتەوە ئەم دروستکردنەوە کە بە قوتترین هێزی ماسی سقانەکە ناو سقانەکە حتا 30 ساڵ دوای 30 ساڵ ئەگەر ئاگامان لێ نەبێتتر بەرەو خراپێڕوە بەرەوە ئەبێ هەموو کەسێت چییە
ئەویان فەرقەکەی کەوتمان سایلنت یعنی بێدەنگە نە ئازار نەیچ لە پڕەکەیت شکانەکانش لەکوێیە لە تۆپی سمتایە لە پشتایە لە مەچەکەیە نەودیوە ئافرەتێک 56 ساڵ کەوت هەڵسام لە کورسێکە و شکا بۆ وایە زیاتر بچێتە تەمەنەوە ئەو بۆن ئەو بۆن ماسە مەشاکلی کەی هەیە تۆ کە گەشتی تەمەنێک سەر و پەنجا ئەترە بێ ئاگا لە خۆ بێ ئەو دروستکردنەوەی کە لەش دروستەکاتەوە خاوترە بێ لە گەنجە جا لەبەرەوە بێت تۆ وای لێ بکەی کە هێزی بیتەوە دروستی کەیتەوە ئۆسقانە بە خۆت کەیتەوە حرەکە ڕاضە کە ئەوە ئەساسە نەوعی خواردن کوحول جگەرە ئەوە هەرە خراپترین شت دووکەڵە جگەرە بە هەموو نوعێکەوەتر چۆن باسیەکە نەبای هەمووی مۆخی یعنی ساکە ئەشکێن نەخۆشمەیە پێ ئەڵم جگەرەکە وازێنێ خۆی ناگرێتەوە حتا جگەرەکە وازێنێت یعنی ئەوە شتێکی خراپە نەخۆشی درێژخایەن هەیە مەسەن ئەوانەی کۆرتیزۆن وەرەگرن ئەوانەی ئینی هۆرمۆنات یعنی زۆر شتەیە ئەمانە والێکە ئەو سقانە بەقوت نابێ جا لەبەرەوە ئەگەر ئەوانە زوو بێن طبعاً ئەوان فەحسیان جیایە لەگەڵ ئێسکەنەرمە ڕاستە ئەوانش ڤیتامین دی و کالیسیۆمین بەس ئەوان ئەوتمان بۆن ماسەکە فەحسێکی پێڵێن دەکسەسکان ئەواتر دەریەقان ناو سقانەکەی زایبەوە ئەوانە ئەگەر زوو مراجع بکەن فریان کەوین تووشی ئەو شکانان زۆر باش اینجا دکتۆر لە قسەکان تا باسی خواردنت کرد هەم بۆ مناڵ هەم بۆ گەورە کام خواردنانن کە یارمەتیەن کە ئێسک پتە بێت بۆی بە دووربین لە ئێسکەنەرمە و بە تایبەتریش بۆ مناڵ زۆر گرنگە دکتۆر چونکە دایک و باوکە میشە حەز بەواکات باشترینەکان بخاتە بەردەستی مناڵەکەی بۆی کە بەکاری بێنێ و بیخوا خواردنێک زۆر باشە خۆی ئەکوتمان شیرەمەنی شیرەکە خۆی ماست پەنیرەکان بە هەموو ناوێک ئەوە هێرکە خۆی هەر لە خۆیان باشە بە زەردێنەکەی زیاتر کە ڤیتامین دی قاچک کە ئیناڵێن ئێمە چوون کەشتی بەحریمان نییە ئەو شێکێکە لە مشکلەکەم ببینە لە خارج ئەوە زۆر نییە کو ئێمە بەحریەکە چییە ماسی یەکێکە لە هەرە مهمەکان ماسیش ئەنواعی هەیە ماسی چۆرەکان یان مەسەلەن سەلەمۆن کارب نابێ کارب زۆرە لە هیچە من پێتەڵم تونە سەلەمۆن لەگەڵ ساردین ئەمانە لە هەمویان مهمترە بەس تو هەیە ئێستا هەمان کاریگەری هەیە هەتا سەلەمۆنش هەموو نوعێکی نا ئەوەی کە ئینەکەی چۆن پورتەقاڵی ئینەکەیە ساردین حتا معلبش بێ با خەڵکی ساردینەکە چونکە تۆ دەست ناکەوێ وەلە وسا باشە ئازان مەهێنن ئێستا مارکێتەکانی دەستی پێکردۆش کورد الحەمدوللا بەس ئەمانە ئەساسن یعنی ئێمە ئەیبینی ئەوانی کە مەسەن شەرقی ئاسیا سین و ئەوان و یابان و هەمووی ئەتر بەحریە سقانیان بتەوە ئێمە تۆزی ئەوەمان ئەڵێ بامێ و سەرپێ زۆر باشە بۆ خۆی وایە دەوری هەیە یانێت ئەوە زۆر لە یادە ئەو پرسیارەجاوتم یەکێتر بۆ دەرمان سوخاچی بامێ خوێن و تاخۆی ئێمە مشکلەکەی لە کەلیمەکانی کورد دکتۆر بامێ نەخوا بامێ زۆر بامێ خۆی من خۆم یەکێکم لە حەزم لە بامێ بەس خۆی مەوزوع ئەوە نییە مەوزوع بامێ ئێمە بە عەقڵی خۆمان تەمان ئەمە کە تۆ تەحلیلی نەفسیەکەیت وەنێ لنجە وازانێتر ئەو لنجیە ئینەکات سەر و پێ مەسەن چەور و لنجیەکەی تایە خۆی سفادیان هەیە بە شێوازێکی کە خۆی ئەمان خاصن لە سەرپێ مۆزوعی کۆلاجین و شتەکانی تایە بەس چەورێکەشی لەلایەکەوە خەتەرە ئەخەتوە بێ ئەمانە بزانی بە شێوازەکەی خۆی بەساک و کاریگەریەکی مهمێ بێنە زۆر باشوانێ دکتۆر کالیسیۆم بۆچی گرنگە ئەو کەسانی من بیستمە کە ئێسکەنەرمایان هەیە یاخود کە شوێنێکیانەشکێ زۆر باز لەواکەن کە کالیسیۆم بخۆن ئەو خواردنانی کە کالیسیۆمیان تێیە یاخود بەڕێگەی شووب و حەپ و ئەم بابەتانش بێت وەریەگرن بۆچی گرنگە لەو کاتانەیە خۆی بزەبت وایە کە تۆ عیلاج پرسیارکە چۆن عیلاجەکەی خۆی سەپلمنتەرێ دەرمانە لەگەڵ خواردنە لەگەڵ هەتاوە ئەم سێ شتێ و طبعاً ئەکو وتمان ئەکسەرسایز و شەکەش باشترە خاصن بۆ ئەوانەی ئۆستیۆپۆرۆزەکە بۆی پیرەکان بەس خۆی ئەمە سێ ئەساسەکەیە یعنی تۆ سەپلمنتەکە ڤیتامین دی ئەیت و کالیسیۆم ئەیت لەگەڵ خواردنەکەیە لەگەڵ هەتاوەکە یعنی ئەم سێ شتێ لە مناڵە طبعاً تۆ بۆیە دای ماڵە شیر بخوات و ماست و هێلکە و ئەوانە باشن لەگەڵ طبعاً ئەگەر بەحرێکی لەگەڵا بێ هەتاوەکە بچێتە بەر هەتاوەکە و طبعاً بتەنهاش باجار جۆنڵی کەڤەری ناکەنی کفایەت ناکە برۆ دەرمانەکەی سەپلمنتەری هەرە ببینی قەزەی کالیسیۆم و ڤیتامین دیکە تۆزی ئەمە مناقەشەیەکی ئینی تایە خۆی ڤیتامین دیکە ئەساسە
ئەو وای لەکە کە کالیسیۆم و فۆسفۆرسەکە بێت ئەمانە تەرکیبەیەکی کیمیاوین بۆ ناو مۆخی ئسقانەکە دروستەکە بۆ دەوروپشتی ئسقانەکە دروستەکە ئەمە خەلایەکان پێویستیان بەمانەیە ڤیتامین دیەکە ئەساسەکەیانە ئەمودەکەیانە ئەمانە لەگەڵیا دروستە بنەوە بەیەکەوە غەڵەتش بەکارهێنان مەشاکلی کاکە مەسەن هەیە بەس کالیسیۆمەکە کالیسیۆم باشتر بەردی بەر دروستەکاتەوە نابێشت لە زیاحت لەبێرەوە تۆ ئەبێت تەنزیم بێت بە پێی فاس هەتا شتەکە مەزبوط بێ و ڤیتامین دیەکە ئەساسە یعنی تۆ ڤیتامین دیەکە تەرکیز کە لەسەر ڤیتامین دیەکە ئەنجا ڤیتامین دی مشکلەیەکی کەمان هەیە هەڵ نامژدێ ینی بە ئاسانی لە ڕێخۆڵا ئەنجاوەرە نەخۆشی ڕێخۆڵەشەوە بەیان گورچی لەو جگەرە تاوانە بێ برۆ دایمەنێ من نسیحەتەکەین گاڵێن ڤیتامین دیەکە بخۆ تۆزێک کەرێ شتێک چۆریەک باشە دکتۆر نازانم پرسیارەکەم پەیوەندی بەم بابەتەوە هەیە یان نا بەڵام باسی کەمی کالیسیۆممان کرد لاەنە پرسیارەوەی کرد ئەوە هۆکاری ئەوەیە کاتێک کەسێکە چێتە تەمەنەوە دانەکانی نامێنێ نەقسی کالیسیۆمە یان ئەکرێ وەکو نیشانەیە وەریگرین کە کێشەی ئێسکەنەرمەی هەیە پەیوەندی بەوە نییە بەس خۆی کالیسیۆم و ڤیتامین دی عینشت لە تەمەنی گەورە عینەن ئەساسە هەر پێویستیان پێیەتی ئەوان بێژگە لەوە دەرمانی کەش ئین بایفۆسفۆنەیتی پێڵەن لە گەورە فەرقی هەیە ئەوە تەشجیعی دروستکردنەوەی ئسقانەکەکە مادەیەکی کێ بێژگە لە ڤیتامین دی یعنی ئەوەش کار ناکە لە گەورە ئەبێ ئەو بایفۆسفۆنەیتی بینێکە مۆخەکە دروست بەقوتی ئەو ماسەکەی زعیفە بێت دکتۆر لەرزین پەیوەندی بە دەمارەکانەوە هەیە پەیوەندی بە ئێستا ماسوولگەکانە لەرزێ لە کوردەواری خۆڵە ماسوولگەکان لە خەلەلەکە یعنی لە ماسوولگەکە دەرەکەوێ لەرزێ بەس خەلەلەکە لە عەسەبەکایە لەرزین ڕەبتی بە مێشکەوە زیاتر یعنی جەماعەتی نیۆرۆلۆجیە یعنی ئەوان ئەتر ئەوەی کە پێڵم پارکنسن و نوعێکی شەیە خۆی لەرزین ئەنواع تەمانەوە اختصاصی منێ بەس بۆ مەوزوعەکە و کردەوە هەیە هەر بۆ لەدایک لەرزینێکی هەیە لە مناڵیەوە لەبەرەوە لەرزینیش ئەنواعە خەفیفی هەیە و قورسی هەیە بەس زیاتر کە دوای دەمەنیان دوای ئەوانی مەشاکلی مێشک پارکنسۆنزمەکە زۆر باشە دکتۆر ئەو مناڵانەی کە لە تەمەنی مناڵەیە تووشی ئێسکەنەرما بن و دواتر لە ڕێگەی ئەو سەپلمنت و دەرمانانی کە وەرەگیرێ باش ئەبن ئەمانە چانسی ئەویان زیاترە کە لە تەمەنی گەورەیە دووبارە تووشی ئێسکەنەرمە بنەوە یاخود کە چارەسەر کرا چارەسەرکرا یعنی تاوتوش نابێتەوە یعنی ئەوە نییە بڵێ ئەمانە هەر تووشە بنەوە نە واتە چانسی لە چاو کەسێکی بێتەوە بەتەواتی لەبەرەوە بۆیە کە نایە ناڕکەس لە مناڵە دوای چاکبوونەوە نایە ناوسملەشە لە گەورە ئەنی ئەمە لە مناڵە تووشە بێت لە تەمەنی مناڵێ دوای تووشە بێت فەرقی زۆر باشە دکتۆر وەرزشکردن بەگشتی چەندە گرنگە بۆ ئێسکەنەرمە بە تایبەتر لە گەورەکانە باسەکەم ئەو کەسانی کە ئێسکەنەرمیان هەیە زۆر کات من بینیومە لە ماڵەوەدانی شن ئەڵم ناتوانم بڕۆم لەبەرەوەی ئێسکەنەرمەم هەیە زۆر زوو هیلاکە بم هێزی ئەوم نییە زۆر بێم و بڕۆم تەنانەت وەرزشکردن کە باسی لەگەڵاکە لە من ناتوانم ئێرە و ئێوە بڕۆم چۆن بتوانم وەرزش بکەم قسەکەی ئەو زۆر ڕاستە پرسیارەکەش تۆکەئیکی خۆ یەکێ لە ئاعرازەکانی کە هێت نەخۆش هێزی نییە عەزەڵاتەکانی هەڵی ناگرێت ئازاری هەیە جونگەکانی هێشێ لەبەرەوە پێی ناکرێت قسەکەی ڕاستە لەبەرەوە تۆ ئەبێت چارەسەری ئەساسەکەی بکەیت کە ڤیتامین دی و ئەسکەنەرمەکەی چاکە ئینجا توانێت لەبەرەوە وەرزش ئێمە کووتمان لە ئۆستیۆپۆرۆزەکان مهمترە بۆن ماسەکە ئەوان عەزەڵە شتیان تەواو بەس ئسقانیان تاوانێ بە وەرزشەکە خوێن و بەقوەتی کاتەوە ئسقانەکان بۆ ئێسکەنەرمە ئەبێت تۆ لە پێشە چارەسەری کەیت ئەنجا بچێتە سەر وەرزشەکە مەلەکردن ئەکووتمان بۆ فەقەرات و بۆ عەزەڵات بەس ئەمان مشکلەکەیان جارێ ناتوانن هێزیان نیە یەکێکە لە هێت بۆ لاتەڵێ دکتۆر هێزم نیە ناتوانم بڕۆم ئازارم هەیە ئەبێ چارەسەری ئەساسیەکە بکەین ئینجاتر ئەیخێنە سەر وەرزش باش باڵابەرزەکان زۆر جار ئەڵێن ئەم کێشەیان هەیە دکتۆر ئەستەکی ئێسکیان زۆر ناسکە یان زۆر جارکە باڵیان بەرزە بێت و تۆزێک ئەچەمێنەوە باڵابەرزی و باڵا نزمی پەیوەندی بە ئێسکەنەرمەوە هەیە یان نییە نانە پەیوەندی نییە ئەویان قەزەی جەنێتیک و هۆرمۆنە مەسەنەوە ئایلێ بەسم بەس لە باڵابەرز ئەوەی هێن مراجعەکە مەسە عمری 15 ساڵە و ئازاری هەیە کە لێ پرسم چکە سێرێکم باڵای بەرزە ئەڵێ لەم ماوەیە لە پڕێکا بێ کە کاتی گەشتبوونی ئسقانەکە و زوو درێژە بێت ئسقانەکە ئازاری دروستەکە بەس علاقی بە ئێسکەنەرمەوە نییە سوالەکەی دووەمت کاڵێ کە باڵایان بەرز بە ئەچەمێنەوە چەمانەوە لە هەموو کەسێکا بێ لە کورت و لە باڵابەرز لەکەیە
نەخۆشی ئۆستیۆپۆرۆز دەکەین ئەوە کە بۆن ماسەکە کەم بێتوێتر فقراتە و چۆن ئەکۆردیۆن تک تک ئەشکێت کۆمە بۆ ئەڵێن فریای خۆ بکەوە ڕاضە بکە مەلە ئەوە مەلا کە مەلا هەتا پشت ڕێک بێتەوە دەرمان بخۆیت و سقان ئێستا بۆ هەموو نەخۆشیەکانیان زۆر نەخۆشیڵە ساڵانە باشتر وایە کەسێک پشکنینێکی گشتی ئەنجامدات بۆی لە تەندروستی خۆی دڵنیا بێ تۆ پێشیاری تۆ چییە بۆ ئێمە بەڕاستی بۆ بابەتی ئێسکەنەرمە و زۆر بواریتر ساڵانە پێویستەکە پشکنین ئەنجام بدەین یان هەندێک لەو نیشانانی کە باست کرد ئەگەر هەبوو بڕۆین خۆی طبعا ئاراز شتەکان هەبێت باشتر ئەگەر علمیان ئستا ئەم زمانە ڕاست گۆڕانکاریەکەیەک و لە بەرنامەیەکە باسم کرد یعنی نازم بەحث ناکەین لەسەری چییە ئەبینی ئەم خواردەی کە سا هەیە لە بازارە جاران وانە بوو لە مۆسمی خۆیان ئەوە دەرەکەوت مەسەن بەس لە بەهارە بەس لە هاوینە بەم هەموو خواردنەوە کەچی ئەبینی ئەم مشکلەی ڤیتامین دی و نەقس و شتەکە لەبەرەوە من ڕێیم ئەوەیە باشترە کە پشکنینەکە بکرێ ساڵانە چکە لەوە چێ نەخۆشیەکە زیای کردو جاران وانە بوو ناتر سەبەبەکەی ئایا جەوەکەیە خواردنەکەیە نوعی ژیانەکەمانە دیارە ئەوانە گۆڕانکاری زۆر باشە دکتۆر هەر لە کۆتاییەوەکو دوایین ڕێنمایی بەڕێزت لێرەوە بوو کەسانی کە ئێسکەنەرمەیان هەیە بۆ نمونە ئیتر ئەمە کۆتایی دنیاە تاو ئەبێ لە ماڵەوە دانیشتن و هیچ نەجوڵێن و هیچ شتێک نەکەن و بەس چارەسەر وەگرن یاخود تۆ لێرە چ کۆمنتێکت هەیە بۆیان بۆی کە جاریتر تێکەڵی کۆمەڵگا بنەوە بڕۆنە دەرەوە نەڵێن هەموو کەسی ئاگای لە خۆی بێسەحەتی ئەوەی کەوتمان خەوتنیان باش بێ خواردنیان باش بێ کە ئازاروشتیان بێ زوو بێنە بۆ فاس زوو عیلاج بکەن و زوو چاکە بنەوە بابزانانی ینی ئەمانی کە ئەڵێتر هێزم نیان باوەڕ بێ باجار 5-6 مانگ نابە یێتەوە تایمی خۆی و ئەترەچێتەوە حیاتی ژیانی کە بڵێن وەرزش بکە چی بکە لەبەرەوە قەت خەمیان نەبێن ئەم نەخۆشیانە چارەسەریە و زوو چاکە بنەوە فتح ڕاوێژکاری نەشتەرگەری ئێسک و جنگۆ بڕڕی پێشت زۆر دەسپاس بۆ زانیارەکانی بەڕێز دکتۆر کاماندوو نەبی خۆشەویستان ئێمەش